سڵاوتان لێبێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوڕیانی هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. بەیانیەی چالاکانی ژن لە کوردستان بۆ ئیدانەکردنی حکمی ئەدامی وریشە مرادی، سەپاندنی سزای سێدارە بەسەر شارۆمەندێکی دیکەی خەڵکی ورمێ، برینداربوونی شارۆمەندێکی خەڵکی قەسرە شیرین بەهۆی تەقینەوەی مین، گواستنەوەی عادل پیرۆزی بۆ زیندانی مەریوان، شەڕ و پێکدادان نێوان خەڵکی شۆڕژگەڕی باکووری کوردستان و پۆلیسی تورکیا، کۆبوونەوەی کەمەندامان لە ئەتاران، چەندەمین ڕۆژی کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە ئەبنیە فەنی ڕێگەی ئاسن و چالاکی قوتابیانی کچ دژ بە حیجابی ئیجباری لە ئەتاران. دەستپێکی هەواڵەکان بەیانیەی چالاکانی ژن لە کوردستان بۆ ئیدانەکردنی حکمی ئەدامی وریشە مرادی، ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر چالاکانی مافی ژن لە کوردستان لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای سێدارەیان بەسەر وریشە مرادی بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە چوونەسەرەوەی ئاماری ئەدام، ڕەفاندن، لەسەر کار دەرکردن، زەوتکردنی ئازادیە کۆمەڵایەتیەکان، گوشار بۆ ژنان و ئەمنیەتیکردنی بابەتی مافی ژن گەیشتوتە لووتکە و چیتر لەلایەن ژنان و خەڵکی ئازادی خوازی ئێرانەوە قبوڵ ناکرێت. ڕێگە چارەیەکمان جگە لە درێژەدان بە خەبات نییە و دەتوانین بە چالاکی جەماوەری ڕوبەڕووی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بوەستین و کەشێکی پڕ لە یەکگرتووی و یەکڕیزی دروست بکەین. داوا لە هەموو خەڵکی ناڕازی، کرێکاران، ژنان، لاوان و خوێندکاران دەکەین لە بەرانبەر حکمی دژە ئینسانی ئەدام کە قەتڵی حکوومەتیە بێدەنگ نەبن لە سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مرادی کاردانەوەی توندیان ببێت. هەروەها داوا لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان دەکەین گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ببەنە سەرەوە تاکو ئەو ڕژیمە سەرکوتگەرە ناچار بە هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بکەین. سەپاندنی سزای سێدارە بەسەر شارۆمەندێکی دیکەی خەڵکی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی ورمێ سزای سێدارەی بەسەر شارۆمەندێکی خەڵکی ئەو شارە بە ناوی ناسر بەکرزادە سەپاندووە. ناسر بەکرزادە هاوڕێ لەگەڵ سێ بەندکراوی دیکە بە ناوەکانی ئیدریس ئالی، ئازاد شۆجاعی و ڕەسوول ئەحمەد ڕەسوول بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل دەست بەسەر و بە ئێدام مەحکوم کراون. پێشتر ئەسخەر جەهانگیری وتەبێژی دەستگای قەزایی ڕژیم ڕایگەاند بوو کە ئەو سێ کەسە لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە کەلوپەلی تێرۆرکردنی موحسێن فەخریزادەیان هاوردەی ئێران کردووە. ژانی باسە کە بەندکراوێکی دیکەی خەڵکی سەلماس بە ناوی شاهین وەساف تەمەن 28 ساڵ هاوکار لەگەڵ ئەو سێ بەندکراوە کووردە بە ئێدام مەحکوم کراوە. برینداربوونی شارۆمەندێکی خەڵکی قەسری شیرین بەهۆی تەقینەوەی مین. ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر شارۆمەندێکی خەڵکی شارستانی قەسرە شیرین بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕی ئێران و عێراق بە سەختی بریندار بوو. بەپێی زانیاریەکان ئەو ڕووداوە لە ناوچەی نەفتشاری سەر بە شارستانی قەسرە شیرین ڕوویداوە و هاوڵاتی کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. جێگەی ئاماژەیە کە 42,000 کیلومتری چوارگۆشە لە سنوورەکانی ئێران و عێراق مین ڕێژ کراوە و ساڵانە دەیان هاوڵاتی بەهۆی تەقینەوەیان دەبنە قوربانی کە بەشێکی زۆریان کەمەندام دەبێت. پەرسەندنی ژنکوژی لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سێ ژن لەلایەن هاوژینەکانیانەوە لە شارەکانی ئیلام و تەران کوژراون. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ژنێکی تەمەن 40 ساڵ لە شاری ئیلام لەلایەن هاوژینەکەیەوە بە بیانووی کێشەی خێزانی بە چەقۆ کوژراوە. لەلایەکی دیکەوە مەنسوورە قەدیری هەواڵێری ئیرنا لەلایەن هاوژینەکەیەوە کە پیشەی پارێزەری بووە بە شێوەیەکی وەحشیانە کوژراوە و لە ڕووداوێکی دیکەدا پیاوێک بە گومانی هەبوونی پەیوەندی سۆزداری هاوسەرەکەی بە شێوەیەکی وەحشیانە کوشتووە و پاش گەیشتنی پۆلیس دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. گواستنەوەی عادل پیرۆزی بۆ زیندانی مەریوان. ڕۆژی شەمە 19 خەزەڵوەر
عادل پیرۆزی بەندکراوی سیاسی پێشوو خەڵکی گوندی سەردۆشی سەر بە شاری مەریوان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانیە و شارەکرا. عادل پیرۆزی ساڵی 90 هەتاوی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر و بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. ناوبراو 29 خەزەڵوەری ساڵی 1402 بۆ جارێکی دیکە بە هەمان تۆمەت دەست بەسەر و ڕەوانی گرتوخانەی ناوەندی ئەمنیەتیەکان کرا. بەڵام مانگی بەفرانبانی هەمان ساڵ بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. لە ڕۆژانی ڕابردوودا عادل پیرۆزی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و لە بەرژەوەندی حیزبە نەیارەکانی کۆماری ئیسلامی بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرا و ڕۆژی شەمە 19 خەزەڵوەر بە مەبەستی جێبەجێکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی مەریوان کرا. شەڕ و پێکدادانی نێوان خەڵکی شۆڕژگەڕی باکووری کوردستان و پۆلیسی تورکیا. ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر خەڵکی شۆڕژگەڕی باکووری کوردستان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزە ئەمنیەتیەکانی ئەو وڵاتە بەشار هاتن. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە. گەنجانی شۆڕژگەڕی ماردین، ئێلح، خەلفەتی بە ئاگردانی لاستیک شەقامەکانیان دەخست و بە دروستکردنی کۆکتێل مۆلۆتۆڤ لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی تورکیا بەشەر هاتوون. بەپێی زانیاریەکان زیاتر لە 100 کەس لە چەند شار دەست بەسەر و ڕادەستی دادگاکراون و چەندین خۆپیشاندەر بریندار و لە نەخۆشخانە بەسەری کراون. ناڕزایەتیەکانی باکووری کوردستان پاش دەست بەسەرکردنی 3 شارەداری هەڵبژێردراوی خەڵک و دانانی قەیوم لە جێگەیان دەستی پێکرۆ و خەڵکی ئازادی خوازی باکووری کوردستان ڕایان گەیاندووە کە تا گەیشتن بە داخوازیەکانیان درێژە بە خۆپیشاندان ئەدەن. یان لە دەستانی هاوڵاتیەکی خەڵکی شەنگاڵ بەهۆی بردومانەکانی تورکیا. ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر هاوڵاتیەکی خەڵکی شەنگاڵ بە ناوی کەریم هێجی شەروو بەهۆی بردومانی ئەو ناوچەیە گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو خۆبەرەبەرایەتی ئیدارەی شەنگاڵ ڕایگەیاند کە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا شوێنی نیشتەجێبوونی عەشیرەتی زەندی بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا گەنجێک بە ناوی کەریم هێجی شەروو گیانی لەدەستا. لە ڕاگەیاندنەکەدا هەروەها ئاماژە بە سوڕانەوەی بەردەوامی فڕۆکەکانی تورکیا بەسەر ئاسمانی شەنگاڵدا کراوە. کۆبوونەوەی کەمەندامان لە تاران. بەیانی ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەری 1403 کەمەندامانی ئێران لە شاری تاران و لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە کۆبوونەوە. کەمەندامانی ئێران ماوەی زیاتر لە 1 ساڵە دژ بە نەدانی داخوازی و دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن. بەڵام بەرپرسانی ڕژیم بایەخیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. کەمەندامان خوازیاری دیاریکردنی پشکی بودجە، پێدانی یارمەتی ماگانەی کەمەندامان، زیادکردنی ڕێژەی یارمەتی، ڕەخساندنی هەلیکار، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بۆ کەمەندامان و پێدانی بیمەی دەرمانی کارامە بوون. چەندەمین ڕۆژی کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400. بەیانی ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەر خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم وەزارەتی پەروەردە لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانشینکراوانی فەرهەنگی لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پێدانی مەزایە براوەکان، زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، پەرداختی مەزایای خانەنشینی، پێدانی پاداشت و سەنەواتی ماوەی خزمەت لە ئامۆزش و پەروەرش و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە ئەبنیە فەنی ڕێگەی ئاسن. ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە ئەبنیە فەنی ڕێگەی ئاسنی چەند شاری ئێران لە ئاست نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەبنیە فەنی خوازیاری پەرداختی مەزایە دۆخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، مافی دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری، پێدانی جلوبەرگ و کەرەستەی خۆپاراستن بوون. کۆبوونەوەی شۆفێرانی تاکسیوان لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەر شۆفێرانی تاکسیوان لە شارەکانی تاران، هەمەدان و مەلایر لە ئاست بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی دەوڵەت ناڕزایەتیان دەربڕی.
بەوتەی شۆفێرانی ناڕازی بەرپرسانی دەوڵەت پێشتر بەڵێنی نوێکردنەوەی ناوگانی تاکسیڕانیاندا بوو، بەڵام پاش چەند ساڵ هێشتا بەڵێنەکانیان جێبەجێ نەکرۆ کۆنبوونی ئۆتۆمبیلەکان و نەبوونی پارچەی یەدەک لە بازار کێشەی بۆ سازکردن و داهاتیان لەگەڵ تێچووی ژیانیان یەک ناگرێتەوە. شۆفرانی ناڕازی داوا دەکەن دەوڵەت پارچەی یەدەکی ئۆتۆمبیل و لاستیکیان بۆ دابین بکات یان بە پێی بەڵێنەکانی پێشویان ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن و تاکسی تازەیان پێ بدەن. چالاکی قوتابیانی کچ دژ بە حیجابی ئیجباری لە تاران. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژمارەیەک قوتابی کچ لە یەکێک لە قوتابخانەکانی تاران حیجابی ئیجباریان توورزاوە و لە نێو مەحوەتەی مەدرسەدا سەما دەکەن. قوتابیانی کچ ڕایانگەاندووە کە سەرکوتگەرانی ڕژیم ناتوانن ڕێگە لە خەباتیان بۆ گەیشتن بە مافەڕەواکانیان بگرێت. شۆڕژی ژن ژیان ئازادی زیندووە و درێژەی هەیە. ڕۆژی ڕابردووش چالاکێکی مافی ژنان سەبارەت بە چوونەسەرەوەی ڕێژەی دەست بەسەرکردن، سەپاندنی زیندان بەسەر چالاکانی ژن، بەرزبوونەوەی ئاماری یاردام، دەستپێکردنەوەی دووبارەی ژاهراویکردنی قوتابیان پاش چالاکی ئاهوو دەریایی و ڕەفاندنی لەلایەن هێزانامەتیەکانەوە بە بەرپرسانی کۆماری ئیسلامی هۆشداریدا و وتی بەرپرسانی ڕژیم ئەگەر کۆتایی بە سەرکوتگەریەکانیان نهێنن ئەم جارە خەڵک بە شێوازی دیکە دەڕژێنە سەر شەقام و ڕوبەڕوویان دەبنەوە. وا دووە هەواڵ گیان لە دەستان و برینداربوونی دەیان منداڵ لە غەزە. بەهۆی بەردومانەکانی 24 کاتژمێری ڕابردووی ئیسرائیل بۆ سەر غەزە دەیان منداڵ گیانیان لە دەستا و چەندین ژن و منداڵی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەل-عەرەبیە لە دوو هێرشی ئیسرائیل بۆ سەر بەیت لاهیە و ئەل-جەبالیە لە باکووری غەزە زیاتر لە 50 منداڵ گیانیان لە دەستاوە و بەدەیان ژن و منداڵ بریندار بوون. هاوکات و فڕۆکەکانی ئەرتشی ئیسرائیل چەند ناوچەیان لە سووریە و لوبنان کردوەتە ئامانج و لە ئەنجامی ئەو هێرشانەدا چەندین میلیشیای سەر بە کۆماری ئیسلامی کوژراون و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. میدیاکانی سەر بە حیزبوڵڵای لوبنان ڕۆژی ڕابردوو ڕایانگەیان کە بەهۆی بردومانی چڕی بەعلبەک 24 کەس کوژرا و بریندار بوون کە بەشێکی لەو کەسانە مەدەنی. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش